باز لە یەکێک لە بەرهەمە ناوخۆیە گرنگەکان دەکەم کە ئێستا لە هەرێمی کوردستاندا تەواو دەتوانرێت ئاستی ناوخۆیی واتە خۆبژێوی پڕ بکاتەوە، ئەویش گۆشتی سپی یاخود مریشکی فرێشە، نەک لە هەرێمی کوردستان، بەڵکو پرۆژەکانی هەرێمی کوردستان دەتوانن خواستی ناوخۆ و بازاڕەکانی عراقیش پڕ بکەنەوە. ئێستا بەرهەمی گۆشتی سپی زیاتر لە 250,000 تۆنی ساڵانەیە، بۆیە ئێستا بیر لەوە کراوەتەوە کە ئەم بەرهەمە دەگمەنەش لە هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکرێت. لە تەمەنی کابینەی نۆیەمدا بە ڕێژەی 120 پرۆژەکانی بەرهەمێنانی خواردن واتە گۆشتی سپی زیادی کردووە. بە نمونە 1840 پرۆژە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە کە توانای بەخێوکردنی زیاتر لە 32 ملیۆن جوجەڵەیان هەیە کە ئەمەش دەستکەوتێکی گرنگە بۆ سامانی ئاژەڵ یاخود بۆ گۆشتی سپی لە هەرێمی کوردستاندا. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین، بزانین گۆشتی سپی لە ڕێگا و بە چ میکانیزمێک دەتوانرێت هەناردەی بازاڕەکانی دەرەوە بکرێت. لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکات. پاڵپشتەکانی حکوومەت بۆ خاوەن پرۆژەکانی پەلەوەر، پێکهێنانی ئەنجومەنی باڵای پیشەسازی پەلەوەر، هەڵگرتنی باز لەسەر بەرهەمی سۆیا و زەیتی ئالیچی، هەژمارکردنی کرێکارەبا بە پوڵی کشتتوکاڵی بۆ خاوەن پرۆژەکان. لە کابینەی نوێم پرۆژەکانی پەلەوەر لە 120 زیادی کردووە. هەنگاوێکی دیکە لە قۆناغی خۆبژێوی بەرهەمێکی گرنگی خۆراکیە لە هەرێمی کوردستان کە با کوالیتێکی باش و نرخێکی گونجاو بەرهەم دێت. ساڵانە بەدەیان تۆن زیادە لە گۆشتی مریشک ڕەوانەی پارێزگاکانی دیکە دەکرێت. تەنها لە ڕێگای دا پرۆژەی تایبەتەوە لە هەرێمی کوردستان ئەم مریشکانە بەرهەم دەهێنرێت، بە هەردوو شێوازی فرێش و بەسوو ڕەوانەی بازاڕەکان دەکرێت. خاوەن پرۆژەکان زانیاری زیاترمان پێدەدەن. پاڵپشتیەکان چۆنە بۆ گرنگیدان بەم بەرهەمە؟ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە تەرکیزی کردە سەر پاڵپشتیکردن لە پرۆژە بەرهەمە ناخۆییەکان. تەنها ئەو یاسایە هەموار نەکراوەتەوە، ئەو یاسایی کە پارێزگاریکردنە لە بەرهەمی ناوخۆ ئەوە هەموار نەکراوەتەوە هەتا ئێستا دەنا بڕیاری پێدەرچووە و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دیسان دەیڵێمەوە پاڵپشتی دەکات، پاڵپشتی زۆر باشی کردووە بەوەی کە هەڵی کار بڕەخسێ لە پرۆژەکان، بەوەی کە نووسراوی فەرمی کراوە لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ وەزارەت تایبەتمەندەرەکان بە تایبەتی وەزارەتی ناوخۆ، وەزارەتی پێشمەرگە، وەزارەتی تەندروستی، بۆی ئەو وەزارەتە تایبەتمەندانە بتوانن ئەو بەرووبوومانی کە لە کوشتارگەکان دێنە بەرهەم بەروبوومی هاوردە بەکار نەهێنن، بەروبوومی کوشتارگە ناوخۆیەکان بەکاربهێنن. ئەوە هەنگاوێکی زۆر پیرۆز و زۆر باشە. ئەمە بازار ئازاد نییە بەرهەمی ناوخۆ بەیە ئێمە بتوانین میکانیزمێ بدۆزینەوە کە هاوردەکردن سنووردار بکرێنی بە ڕێژەیەکی بەرچاو کەم بکرێتەوە. بەڵێ لەسەر قسەی جەنابەت ئەو هاوردەی کە هەیە زۆر ڕاستە، ئەوەش بەوە دەکرێت حکوومەت بتوانێت هاوسەنجێک دروست بکە لە نێوان بەرهەمە ناوخۆییەکان و بەرهەمە هاوردەکان. ئەویش بە چ دەکرێت؟ ئێمە زۆر جار ئەو ڕاوسەرنجانەمان داوەتە حکوومەت بەوەی کە باج بخرێتە سەر بەرهەمی هاوردە. لە هەموو وڵاتانی دنیایش هەیە باجی زۆر باش دەخرێتە سەر بەرهەمە هاوردەکان. کاتێک کە هاوڵاتی دەچێ بەرهەمی مریشک بکڕێ لە مارکێتەکان و لە مۆڵەکان، تەمەشای بەرهەمە ناوخۆیەکان دەکا نرخەکەی ئەوەندەیە، لە کاتێکدا بەرهەمی هاوردەش نرخەکەی ئەوەندەیە. لەو حاڵەتە بەرهەمی هاوردە نرخەکەی زیاتر دەبێت لە بەرهەمە ناوخۆیەکان. وا دەها هاوڵاتی بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان بکڕێ، بەڵام دەبی ئەوەشمان لەبیر نەچی کە بەرهەمی ناوخۆی خۆمان بەرهەمەکانمان نوێن فرێشن تازەنا دێتە ناو بازارەکانی خۆمان لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی کوالیتیەوە، لە هەموو ڕوویەکەوە بەرووبوومەکانی خۆمان باشترن لەو بەرووبوومانە کە لە دەرەوە دێن. با هەندێک جار ئەم گلەیەش لە ئێوە دەکرێت دەڵێن بازرگانەکانی خۆمان خاوەن پرۆژەکانی خۆمان تەنها لە سنوورێکی دیاریکراوە ئیش دەکەن. بۆ نمونە ئێستا تۆ باسیەوە دەکەی بەرهەمەکان دەنێریتە پارێزگاکانی دیکەی عێراق بۆ بیر لەوە ناکەنەوە سنوورەکان پەڕێنن بستنە دەرەوەی وڵات. ئێمە لە ماوەکانی ڕابردوودا بەرهەممان هەیە، هەنارمان هەیە کە چۆتە وڵاتێکی دەرەوە، بۆ کار لەسەر ئەمانە ناکەنەوە. بەڵێ دیسان وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دیسان هەنگاوێکی تری نا بۆ ناردنە دەرەوەی بەرووبوومی مریشک بۆ وڵاتی ئیمارات. طبعاً ئەوە چۆتە بواری جێبەجێکردن لێژنەی تایبەتمەند لوستافی وەزارەت سەردانی وڵاتی ئیماراتیان کرد. ئەوان لێژنەی خۆیان ناردە ئێرە
وەزارەتی کوشتتوکار ڕزامەندی لەسەردا و وەزارەتی کوشتتوکاڵی خۆمان وەکو هەرێمی کوردستان وەزارەتی کوشتتوکاڵی ئەوانیش ڕزامەندی لەسەردا هەنگاوی زۆر باش نراوە بەڵام بەس ئەوە ماوە میکانیزمێک بخرێتە گەڕ بۆ ئەوەی هەتا کوشتارگەکان دەست بە سەربڕینی مریشتی خۆمانە بکەن بۆی بتوانین هەناردەی وڵاتی ئیماراتی بکەین و ئامادە باشین بۆ ئەو بابەت ئامادەکاریتان کردو لەسەر ئەم بابەتە زۆر باشین لەبەرەوە ڕاو سەرنجی ئێمەیان وەرگرت وەکو کوشتارگە ناوخۆیەکان ئێمە ئامادەی خۆمان دەربڕی کە دەتوانین ئەو بەروبوومانە ئامادە بکەین بەپێی ئەو ستاندەردانەی کە ئەوان داوای دەکەن یعنی لەوانەیە ئەوانیش مەسەلەن هەندێک پێوەەر هەبی کە داوای بکەین ئێمە ئەو پێوەرانە دەتوانین ئامادە بکەین. ئەوەی تایبەتە بە هەرێمی کوردستان ئێستا حکوومەت زۆر پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆیی دەکات تەنانەت کار لەسەر هەناردەی ئەو بەرهەمانە دەکرێت کە زیاد لە خواستی ناوخۆیە و هەموو جۆرە ئاسانکاریەکیان بۆ دەکرێت ئەوەی کە پێویستە کاری زیاتری لەسەر بکرێت بە بازارکردن و پاکێتکردنی بەرهەمە ناوخۆییەکانە لە هەرێمی کوردستان. ئەم هەموو کارمەندێکە لە پشت ئێمەوە هەیە 128 کرێکار بۆ سەرەوە ئیش لێرە لەو سەوڕێخانەیەدا کردووە ئێستا نزیکەی ماوینێتەوە 40 بۆ 50 کرێکار من داوا دەکەم لێرەوە گەیشتنی اکتیفای ذاتی خۆمان بەسە بە چی ساحب دەواژنە هەمووی ئیفلاسی کرد چی مەفقەسێ ئیفلاسی کرد هەموو ساحب ئومەهاتەکان پرۆژەی تایبەتن هەمووی بەڕاستی لە هەموو وڵاتێکدا دەبێت قەدر و ڕێزیان بگیرێ باوەڕتە بە ساحب دەواژن هەیە 30 دەفتەر بۆ 40 دەفتەری زەرەت کردووە تێگڕای هەمووی ئەودا ئێمە کە لێرەدا ئیش دەکەین کۆمەڵێک ئافرەتمان بەملەوەی هەمووی خەڵکی فەقیر و هەژارە ئەوەی لێرە دەستی نەکەوێت نیەتی بیخوا من ئەوەندە دەڵێن سپاسی حکومەت دەکەین خۆبژێوی بە بەرهەمی ناوخۆ سربەخۆییە ئەوە سربەخۆییە کە بە خۆمان نان و ئاوی خۆمان پڕاوی خۆمان بخۆین ئەمەی دەبینین لە پشتەوە کە ئیش دەکەن بە تێگڕای ئافرەتەکان ئافرەتی تێدا ئەوەی لەو سەبڕیخانەیە پەیدای نەکە نیەتی بیخوا ئافرەتمان لەلای 83 ساڵە عمری 17 ساڵە لای ئێمە ئیش دەکات بۆ حکومەت ڕێزی لێ نەگرێ بیمەی کۆمەڵایەتیمان بۆ هەمووان دابین کردووە دەبا حکومەتیش ئاوڕێک لەو خەڵکە بداتەوە کە چیتر مریشکی تورکی بە ڕازیلی بەسەر ئێمەدان نێنێ بەردەوامبوونی پرۆژە لەوەی دەکرێت کە حکومەت بڕیارێک لە پەرلەمانەوە دەربکە دیفاع لە بەرهەمی ناوخۆ بکە دیفاعکردنی لە بەرهەمی ناوخۆوەیە کە یەکەم قانونێک لە وەزارەتی ناوخۆ دەرچێت لە وەزارەتی پێشمەرگەوە دەرچێت لە بەڕێبەرایەتی گشتی ئاژانس و پاراستنی هەرێمەوە دەرچێت تێگڕای ئەم متعایدانەی کە مریشێک دەکڕن بۆ ئەم جێگا تایبەتانە بەرهەمی ناوخۆ بەکاربێنن بەرهەمی ناوخۆش ئەوە دەیبینن فەخری نەتەوەیەکە و ئەوە پشتیوانی ئێمەیە. بەرهەمی گۆشتی مریشک لە هەرێمی کوردستان 10 پرۆژەی تایبەت بەرهەمی ساڵانە 240,000 تۆن خواستی ناوخۆ 147,000 تۆن زیادەی بەرهەمی ناوخۆ 93,000 تۆن هەناردەی پارێزگاکانی عراق حکوومەتی هەرێمی کوردستان هەموو دەرگاکانی بەڕووی وەبەرهێنەرانی ناوخۆیی کردووەتەوە بە هەموو شێوەیەک پاڵپشتی خاوەن پرۆژەکان دەکات ڕێگری تەواوی لە بەرهەمی هاوردە کردووە تەنانەت هەندێک بەرهەمی دەرەچی بە تەواوی قەدەغە کراون بەڕێوبەری سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتتوکاڵ باز لە شێوازی پلان و پاڵپشتەکانی حکوومەت دەکات بۆ بەرهەمی ناوخۆیی. ئەگەر تەماشا بکەین وەکو وەزارەتی کشتتوکاڵ سامانی ئاژاڵ باز لە بەرهەمێکی گرنگەکەن کە ئێستا لە خۆبژێوی دەرچوین گۆشتی سپی گۆشتی مریشکە ئەمە چۆنە بە چ ڕێکارێک بۆ چۆن ئەم بەرهەمە زیادی کردووە لە هەرێمی کوردستان استراتیج و کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەمومانەزانین بە ڕاستەی فرەچەشنکردنی داهات بینەوەی سەرچاوی تری داهات دۆزینەوەی هەلی کار و هەوڵدان بۆ بژانەوەی کەرتەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەت لە ناو ئەو کارتانەیە کەرتی کشتتوکاڵە زانین کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چەند گرنگی بەم بوارەداوە لە ناو ئەمەشا کەرتی سامانی ئاژەڵ بژانەوەیکی بەرچاوی بەخۆیە بینی خۆی لە خۆیە کە هاوڵاتیان سەرمایەداران ئەوانەی ئەیانوێت استثمار لە بوارێکە بکەن کە ئەبینن جدیەتی حکوومەت لە مستەوای باڵا لە سەرۆکی حکوومەتەوە لە استراتیجی کابینەکە گرنگیەکی تەواو بە بوارێکە درێت خۆی لە خۆیان ئەمە متمانە و سیقەیەک دروستەکات لەوەی کە خەڵک بەدەم ئەم
یان هاوتەریب لەگەڵم بەرنمەیە کار بکەن و استثمار بکەن و طبعاً ئەوەی کە استثمارەکات لە هەر بوارێکە بیر لە قازانجی خۆیە کاتەوە بیر لەوە کاتەوە کە بازارێکی هەبێت بۆ بەرهەمەکانی کاتێک ئەمە بەرهەمی هاوردەمان قەدەغە کرد ئەمە وای کرد کە پرۆژە ناوخۆیەکان بژێنەوە مریشێک چۆڵی خواردنێکی سەرکیە ڕۆژانە هاوڵاتیان لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی پشکنینەوە باشە پرۆژەمان هەیە باشە ئینتاجمان زیایە ئەمە لە ڕووی کوالێتیەوە چۆنە لە ڕووی بەرهەمێنانەوە و بابەتێکی تریش نرخەکەیەتی یان دەجار نرخەکەی بەرزە بێتەوە نرخەکەی زۆریەتە خوارەوە ئەمە چۆن کار لەسەر ئەمە کراوە ئێستا بەرهەمی پرۆژەکانی هەرێمی کوردستان لە ڕووی کوالێتیەوە لە ئاستێکی زۆر باشان و لە بەرهەمی هاوردە چەندین بەرامبەر باشترن طبعاً یەکێک لە پێکهاتە سەرەکیەکان کە هەم تەحەکوم بە نرخ دەکەوە هەم تەحەکوم بە کوالێتی بەرهەمەکە بابەتی ئالیکە حەزەکەم ئاماژە بەوە بدەم لە هەرێمی کوردستانە هیچ جۆرە پرۆتینێکی ئاژەڵی بۆ بەخێوکردنی مریشکەکان بەکار نایەت کەمە لە زۆر وڵاتی دەوروبەر و لە سەر ئاستی دنیا ئەمە بەکاردێت پرۆتینی حیوانی کە لە ڕووی تەندروستیەوە پرۆتینی ئاژەڵی شیاو نییە بۆ بەکارهێنان بە شێوەی بۆ شێوازەی کە هەیە لە ئالیکا بۆ مرۆڤ لە هەرێمی کوردستان کارگەکانی ئالیک بە شێوەیەکی ستاندەرد و بە شێوەیەکی زۆر دروست و لەژێر چاودێری و ڕقابەی وەزارەتی کشتتوکاڵە کارەکەن ئالیکێک بەرهەمەهێنن کە ئەو ئالیکا ئەدرێ بە مریشک و بەرهەمی گۆشتی مریشکی لێ بەرهەمە دێت ئالیکێکە هیچ کێشە و هیچ ئیشکالەتێکی تەندروستی ڕوونادە جگەلەوەی کە قۆناغەکانی بەخێوکردن لە هەرێمی کوردستانە بە پێی زەوابەتێکی تەندروستی تند تێئەپەڕێت لە ڕووی ڤاکسین و لە ڕووی دەرمان پێدان بە مریشکەکان بۆیە بە دڵنیایی و ئەیڵێن ئەو بەرهەمەی لە هەرێمی کوردستان بەرهەم دێت لەو بەرهەمانەی کە هاوردە ئەکرێت لە دەرەوەی وڵات زۆر باشترە ئەمە پرسیاری خاوەن پرۆژەکانە لە تۆ یەکەم وەکو کەسی یەکەم لە وەزارەتی کشتتوکاڵ لە چوارچێوەی سامانی ئاژەڵ و بابەتی مریشک و ئەوانە هاوردێکی زۆر ئێستا شەریەتە هەرێمی کوردستان لە ڕووی مریشکەوە ڕاستە بازار ئازادە ڕاستە لەوانەیە کۆمەڵێک کەس هەبێ حەز بە و مریشکە بکە بەڵام ئەمەش پێویستی بە ڕێخستنەوەیەک نییە بۆی زیاتر گرنگی بە بەرهەمی ناوخۆ بدەین خۆی وەکو ئاماژەم پێدا ئێمە وەکو حکوومەت وەکو وەزارەتی کشتتوکاڵ بەرهەمی مریشک و بەرهەمی هێلکەمان قەدەغە کردو وەکو قەدەغەکردن یعنی هیچ مۆڵەتێکمان نەداوە بە هاوردنی مریشک لە دەرەوەی وڵات بۆ ناو هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە لە بازاڕەکانە توانین ناوی بنین بەرهەمی قاچاغا یعنی ئەو مریشکەی لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە هەیە بۆ موافقاتی وەزارەتی کشتتوکاڵ داخلی بازاڕەکان نەبووە ئەوە بابەتەکەیە ئەمە ئاماژەمان پێدا وەکو حکومەت ئەو پلان و ئەو استراتیژمان هەبووە بۆەوەی لەسەر ئەرکی وەزارەتە ئەنجامی داوە بەڵێ استراتیژە بۆ پلان هەبووە بۆی کە مواکەبەی هێڵە گشتیەکانی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین و هاوتەریب لەگەڵ کارنامەکەیە بۆ ئاراستەیە بڕۆین پرۆژەکانی سامانی ئاژەڵ لە کابینەی نوێم پرۆژەی پەلەوەر لە 120 زیادی کردووە ژمارەی پرۆژە 1840 پرۆژە بەرهەمهێنانی پەلەوەری 30 میلیۆن جوچکە ساڵانە وزەی بەرهەمهێنان لە 142 بەرز بووەتەوە ئەوەی بووەتە جێگای بایەخ تەنها لەم پرۆژانەی تایبەت بە گۆشتی مریشکن لە هەرێمی کوردستان کە ژمارەیان 10 پرۆژە دەبێت سەدان هەلیکاریان بۆ گەنجان لە هەردوو ڕەگەز ڕەخساندووە کە زۆربەی ئەو گەنجانە دەرتووی زانکۆ و پەیمانگاکانن. سارە لەو مەنزەرە ئیشە دەکەم مەنزەرەکی ڕێک و پێک کوالێتەکی خاوێن مریشی نوێ دێ مریشی نوێ سەر دەبڕین بە فرێشی دەستە بازاڕی ئەو پرۆژانە هەمووی کوردان زیاتر لە 8 عایلەی لەسەرە 56 نەفەر عایلەی لەسەرە لەو مەنزەرە ئیشێ دەکاتن کوالێتی مریشکەکەمان ڕۆژانە مریشی ساق لە دەواجینان دێ سەر دەبڕین دەکەینە فرێشی لۆ بازاری دەڕوا لەگە کوالێتی دەرێ زۆری سەرق هیواداری یعنی داواکارمان لە حکومەتیان پرۆژەی ناوەخۆ بە ئیش بێخیتن هەرچەند پرۆژەمان زیاتر بی هەلیکارمان زیاتر دەبیتن ئێستا ئەلێکوانە زیاتر لە چ هەلیکار ئیشە دەخەین لێکوانە زیاتر لە 30 نەفەر ئیشە دەخەین ئەگەر هەلیکاری زیاتر بیتن احتیمال بکاتە 80 نەفەر احتیمال بکاتە 90 نەفەر ئەگەر ئەو کوالێتانەی دەرێ ڕاوەستیتن حکومەتی ناوەخۆ نێتن بەرهەم بینتە ناوەخۆ ئەو مەنزانە ئیشان باشتر دەبیتن.
بەڕاستی ئەم پرۆژەیە و پرۆژەکانی هاوشێوەی ئەمە زۆر گرینگن. من لێرە کار دەکەم کە سەربەرخانەی مریشکە گرنگێکی زۆری هەیە بۆ گەنج و لاوەکانی ئەم سنوورە. هەلیکاری زۆری ڕەخساندووە. خۆشبەختانە ئەم پرۆژەیە لەلایەن گەنجەوە بەڕێوە دەبدرێت و خاوەنەکەشی هەرگەنجە و ئەو خەڵکە لێرەش ئیش دەکا هەرگەنجە. ئەوە جێگای خۆشحاڵی زۆری ئێمە خەڵکیشە. داواکارین لە حکومەت گرنگی زیاتر بە کەرتی تایبەت بدات. گرنگی زیاتر بە کەرتی تایبەت بدات چونکە هەلی کاری زیاتر بۆ خەڵک دەڕەخسێ و لە هاوردەی دەرەچی ڕزگارمان دەبێت و بگرە دەتوانین ئێمە ئەمجارە مەواد و بەرهەمی خۆمان بنێرینە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان. بەڕاستی ئەم کارگێکی زۆر باشە، هەم هەلی کاری بۆ ئێمە بۆ کۆمەڵە خانمیتر ڕەخساندووە. ئێمە تقریبا 45 بۆ 50 کرێکار لێرە ئیش دەکەین، دەستخۆشی لە بەڕێوەبەری ئێرەشەکەین. بەڕاستی ئەم کارگەیە وامان لێکە پشت بە خۆمان بەستین و داواز لە حکوومەتی هەرێم دەکەین بەرهەمەکەمان زیاتر پەرەبستێنە، زیاتر چۆن بەرهەمی دەرەوە دێت بۆ ناوخۆ، هیوادارین بەرهەمی ئێمەش ئاچێ بۆ دەرەوە. بەڕاستی ئەو شوێنانە جێگایشان نازیە چونکە هەم نەکا بۆ خۆم کۆمەڵە کارمەندێرە سوودمەندە. ئەمانە پشتگیریە بۆ حکومەت داوا لە حکومەت دەکەین پشتگیری مان بکە چونکە بەڕاستی بەرهەمی ناوخۆ هەم لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی پاک و خاوێنیەوە زۆر لەوانی کە خاوێنترە. ئەم مەجزرەیە پێک هاتووە لە 100 کرێکار ئیش تێدا کردووە، بەڵام لەو ئەزمە اقتصادی لە دوای شەڕی داعشەوە پێشەوەی شەڕی داعش ڕوو بدا ئەو مەجزرەیە هەموو ڕۆژێک ئیشی کردووە، هەموو ڕۆژێک بەرهەمی هەبووە. لە دوای شەڕی داعشەوە ئەزمەیەکی اقتصادی ڕووی لێم هەرێمە کرد. دیارە ئێستا لە هەفتەدا 3 ڕۆژ ئیش دەکا. زەرورە حکومەت داعمی پرۆژەی کەرتی تایبەت بکە. خەلەلی نەبوونی ئیشکردن و تەسویق لە ناو هەرێمی کوردستاندا بە تایبەتی ئەو پرۆژانە هەمووی کەڕاوە ساون زیاتر ئەو بەرهەمە هاوردەی حکومەتی هەرێم ڕێ کردوێتەوە بۆ هەموو بەرهەمە هاوردەکان. بۆ نمونە هێلکەی هاوردە دەکا، بۆ نمونە مریشکی دەرەوە هاوردە دەکا، بۆ نمونە جوچکە لە دەرەوە هاوردە دەکرێت، بۆ نمونە علەفە لە دەرەوە هاوردە دەکرێت. ئێمە تەواوی پرۆژەکانمان هەمووی داخران. بۆ نمونە ئێمە چەندین حەقلمان هەیە، چەندین داواجینمان هەیە لە کوردستان لەبەر زۆری مریشکی هاوردەی بیانی هەموو داخران، هەمووی زەرەدیان کرد. چەند مەفقەسمانەیە هەمووی زەرەدیان کرد. پرۆژەکانی سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان: پرۆژەی قەڵەوکردنی گۆلک 98 پرۆژە، پرۆژەی مانگای شیر 84 پرۆژە، پرۆژەکانی گاوداری لە 176 بەرز بووەتەوە. کۆی گشتی پرۆژەی پەلەوەر و ئاژەڵی 2261 پرۆژە. جگە لە گۆشتی مریشک لە بەرهەمی هێلکە هەرێمی کوردستان چووەتە قۆناغی خۆبژێویەوە. ڕۆژانە 7000 کارتۆن زیاد لە خواستی ناوخۆ بەرهەم دەهێنێت. جیا لەوانەش ڕۆڵی ناوەندەکانی خوێندن و ئاستی بەرزی توێژینەوەکانی زانکۆ لەسەر بەرهەمی گۆشتی مریشک و هێلکە ڕۆڵی خۆی هەبووە لە زیادبوون و بەرەو پێشچوونی ئەو بەرهەمە. بەنسبەت ئەو پرۆژانێکە لە هەرێمی کوردستان هەنا، پرۆژەکانمان هەمووی لەسەر ستانداردی جیهانی، هەم لە ڕووی تەکنیکی دروستکردنی پرۆژەکان، هەم لە ڕووی بەرهەمی و جۆری بەرهەمهێنانی هێلکەکان. یعنی ئێمە ئەگەر قسام بکەین لەسەر هەموو پرۆژەکانی کە لە هەرێمی کوردستان هەنا ئەمڕۆ بە نوێترین ڤێرجنی تەکنۆلۆژیای تەکنیکی دروستکراون لە ڕووی جۆر و ئیدارە و ئەو شتانە بڵێن. وەروەها لە ڕووی بەرهەمهێنانی هێلکەکە لە ناوە خۆی هەرێمی کوردستان دەتوانم بڵێم کەەوە ئەو پرۆژانی هێلکە بەرهەمدێنن، هێلکەی خواردن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە ڕووی پێکهاتەی ناو هێلکەکە یاخود لە ڕووی پێکهاتەی قیمەی غیزایی واتە جۆری خۆراکی ناو هێلکەکە کە لە ڕووی ئەمۆنۆ ئەسید و پێکهاتەکانی دی ئۆمێگا 3 و وارووا لە ڕووی کۆلیسترۆل و یاخود بڵێن جۆری هێلکە و بۆنساردی و کوالیتی هێلکەکە هیچ کەمێکتر نییە
لەو هێلکانەی کە بەرهەم دێ بەڵکو دەتوانین برێن باشتریشە لە بەرهەمەکانی دەرەوە لە بەرەوەی ئەمە ئەو مادانەی کە بەکاردێ لە ئالیکی هێلکەکە یاخود کە بەکاردێ لە بۆ مریشکەکە کە ئالیکەکە دەخوا ئالیکەکەی فرێشە ئالیکێکی خۆمانم بۆ نمونە گەنمە شامیەکە لە هەرێمی کوردستان بەکاردێ و هەروە زۆربەی پێکاتەکانی کە لە ئالیکەکە بەکاردێ بەرهەمی خۆماڵینە بەڕاستی ئەگەر بە شێوەیەکی گشتی وەربگرین دوو جۆر هێلکەمان هەیە هێلکەیەکیان پێدرێن هێلکەی خواردن لایەرێ ئەوی تەریان پێدرێن هێلکەی تەفقیس واتە هێلکەی تروکاندن ئەمە هێلکەی خواردن ئەوە هاوڵاتی کە ڕۆژانە بەکاری دێنین لە ماڵەوە بەڵام ئەوانکە کە دایکانەی گۆشتە ئەمانە هێلکەی تروکاندن بەرهەمدێنن کە دەگەڕێتەوە بەرهەمەکانیان دەگەڕێتەوە بۆ مەفخەسەکان و هەڵهێنەرەکان پاش ئەوەی کە دەبنە جوچکە بەسەر پرۆژەکانی گۆشتە وزیە دەکرێن و ئەمەش بە هەمان شێوە هاوڵاتیان بەکاری دەهێنن ئێمە دائیمەن بەڕاستی ئەگەر سیر بکەین ناوەندەکانی کۆلێژی کشتتوکال دائیمەن بۆ ئەنجامدانی بەحسێکی زانستی یاخود توێژینەوەیکی زانستی ئەمە قوتابیەکانمان هاوکار بوونە یعنی بەردەوام کۆنتاکتیان هەیە لەگەڵ پرۆژەکان و هەموو کاتیش پرۆژەکانی دەرۆژ بەحقەت کەمتەرخەم نەبوونە بەرامبەر بە ئەوەی کە هاوکاری کۆلێژەکانی کشتتوکالیان کردەوە ئێمەش بە هەمهانگی لە ڕووی زانستیەوە هاوکاریوانمان کردووە. ئەوەی کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستان مریشکێکی باش بەرهەم هەیە کۆمەڵی پرۆژەی جوانمان هەیە لە هەرێمی کوردستان شێوازی بەرهەمێنانەکە چۆنە لە هەرێمی کوردستانە و کوالێتی چۆنە مریشکی هەرێمی کوردستان باشە بۆ خواردن و دوای ئەوە شێوازی خواردنەکە چۆن دەبێت دوای بەکارهێنانی یعنی چۆن کە سەر دەبڕێت چۆن بەکار بێت چۆن بخورێت بە شێوەیەکی گشتی ئەوەی جێ دەشخۆشێت چونکە بەرهەمێکی باش ئێستا بەرهەم دەهێنرێت تا ڕادەیە گەیشتۆتە ئەو ئاستەی کە زۆری هەرە زۆری پرۆژەکان بەرهەمێکی وا بەرهەمدێنن پێویستمان بە بەرهەمی دەرەچینە بێ بگرە ئەوەی بەشێکی زیادش لە حەدمان هەیە لەو بەربوومە مریشتیانەی پەلەوەر بە شێوەیەکی گشتی کە بەرهەمی دێنن سەرەتایەکانیش با بڵێن فەلاحەکان یان ئەوەی پەلەوەریان هەبوو سەرەتایەکان شارەزایەکی ئەو هەتویان نەبوو بەڵام بە پێی ئەزمون و ئیتی شارەزایی لەو ئیشە و ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەبەراتی گشتی ئیدی ئەوانیش بە شێوەیەکی زانستی و باشتر بەرهەمەکان دەهێنن ئەوە بێگومان جێی دەستخۆشیە و چۆنێتی بەکارهێنان و ئەوەی ئەمنەوە زیاترەوەی قەلقمان دەکاتن ئەو سربرخانەکانە کە بە شێوەیەکی ناتەندروست ئەوەی دەکرێت ئیشاڵەویش کۆنتترۆل دەکرێتەوە و باشتریش دەبێ و باشتر باشە دکتۆر دەڵێن هەندێک جار دوای مەسەرەن سەربڕین دەبێت 5-6 کاتژمێر بمێنێتەوە ئەنجا بخورێ ئەمە پرۆسەکەی چۆنە؟ ئەمە حالەتێکە پێی دەڵێن ریگەر مۆرتس یعنی تێ بسڕمی بە عەرەبی پێی دەڵێن دوای ئەوەی کە مریشکێک یان هەر پەلەوەرێک سەری دەبڕێت تۆزێ ڕەخبوونێکی تێدا دەبێتن لە ئاژەڵی گەورە با بڵێن لە مەڕماڵات و ئەوانە 24 ساعتێکی دەوێت بەڵام لە پەلەوەرنا 3 تا 6 کاتژمێرێکی پێویستە بۆی ئەو مریشکە خاو بێتەوە تۆزێ بڵین ڕیلاکس بێتە شەنوجاتی تێدا نەمێنێتن و ناحەی بەهای خۆراکیەکەشی باشتر دەبێتن ئەوە دوای ئەوەی کە سەر دەبڕدرێ ڕاستەوخۆ بە شێوەیەکی گشتی نەک بەستن بەڵکو ساردکردن باڵێن لە ساردکەرەوەیەکی دایبینی پلەی گەرمەکە بێتە پلەیەکی گەرمی باڵێن 0 تا 4 مریشکەکە گۆشتەکەشی ناحەی ئەلمی ڕقبوونەکەشی نامینێ و ئەوەی کە پێ دەڵێن ئەو مریشکە پیرە ئەوەی دەرئەنجامەکەیتی بەڵام زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە شتێک باوە لە ناو کۆمەڵگەی کوردەواری سەر ببردرێ و بە پەلە بخورێ و ئەوە شتێکی زۆر باش نییە. ئەوەی ماوەتەوە لە ساڵی 2023 حکوومەتی هەرێمی کوردستان چەندین بەرهەمی دیکەی جوتیاران و خاوەن پرۆژەکان بە شێوەیەکی فەرمی هەناردەی دەرەوە دەکات. گۆشتی مریشک یەکێک دەبێت لەو بەرهەمانەی کە لە ئایندەیەکی نزیکدا هەناردەی دەرەوە دەکرێت.